إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، ئێستا لە مانگی پیرۆزی ڕەمەزان داین، لە مانگی عیبادەت و خواپەرستی، لە مانگێکە کە جەژنی فەقیر و هەژارەکانە. مای دڵخۆشی ئەوانە چونکە لەم مانگەدا خەڵکی دەستیان دەکەنەوە بۆ فەقیر و هەژارەکان، ئەوانەی کە بەڕاستی فەقیر و هەژارن، نەک ئەوانەی فێربوونە. بۆیە خۆشەویستان، خوای گەورە و میهرەبان داوای قەرز لە ئێمە دەکات. کێ ئامادەیە قەرز بە خوای گەورە بدات؟ خوای گەورە دەفەرمێ: من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة. چی کەسێک لە ئێوە هەیە ئەی مسلمانان قەرزێکی جوان بە خوای گەورە بدا لە پارەیەکی حەڵاڵ؟ قەرزەکە چۆن دەبێت؟ خوا پێویستی بە پارەی خەڵک نییە، بەوەی کە پارە بدەی بە کەسێک سەدەقە بێ یا زەکات بێ، بیدەی بە کەسێک کە شایەنی بێ و مستحق بێ. وەڵڵاهی ئەو پارەی کە تۆ دەیدەی بە کەسێکی فەقیر و هەژار، بەڕاستی قەرزێکە بەخشیوتە بە خوای پەروەردگار، ڕۆژێک دێت پاداشتی ئەو قەرزە وەردەگریتەوە. کەواتە وا نەزانی پارەکەت بە هەدەر ڕۆشتووە. ئەگە تەشبیهات نەبێ کەسێکی زۆر سیقە هەبێ شتێ پارەی بە قەرز بدەیتێ، دڵت لای نییە، چونکە دڵنیای لەوەی کە پارەکەت نافەوتی. ئەگەر ئەو کەسە ئەو زاتە خوای گەورە بێ، بۆیە ئەو پارەی کە دەیدەی بە فەقیر و بە هەژار، نەک سوالکەر زەکات و شتیان پێ ناشێ، ئەوان فەقیر نینەوە، پیشەیان سوالکردنە، حتا مردن سوال دەکەن، کوڕا و کوڕ دەڕۆن. بۆیە هەر قەرزێکت دا بە خوای گەورە، دڵنیا بە خوای گەورە چەند قات پاداشتی تۆ دەداتەوە. لە حەدیثێکی صحیحی سونەنی ترمزی هاتووە، خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: هەر کەسێک شتێک لە پێناو خوادا ببەخشێ، خوای گەورە کوتیبەت له ب700 ضعف، خوای گەورە 700 قات پاداشتی ئەداتەوە. واتە کاتێک کە تۆ بە ئیخلاسەوە لەبەر خاتری خوا 1000 دینار بدەی بە فەقیرێک، خوای گەورە 700,000 بۆ دەنووسە. وەڵڵاهی ملیۆنێک بدەی بە فەقیر و بە هەژار، خوای گەورە 700 ملیۆن بۆ نووسێ. گەڵایەک بدەی بە فەقیرێک و هەژارێک، خوای گەورە 700 گەڵاکە 7 دەفتەر دەکا، خوای گەورە بۆ دەنووسێ. ئەمە قەرزێکە دەیدەی بە خوای گەورە، دڵنیا بە خوای گەورە پاداشتەکەی زۆر بە گەورە دەداتەوە. بەڵێ یەکێک لە پیاوچاکانی تابعین، ئیمامی سەفوانی کوڕی سولەیم ڕەحمەتی خوای لێبێ لە مزگەوتا بوو، پیاوێک لە شامەوە هات، وتی پرسیارێکم هەیە، سەفوانی کوڕی سولەیمم پێشاندن، حەزەکەم بیناسم، چونکە وەڵڵاهی من بینیم چووە ناو بەهەشتەوە. کە یەکێک لە زانا گەورەکانی تابعین، جا سوبحان الله ئەم پیاوانە بەڕێز بوو، وەک ئێمە نەبوو، ئیمامێکی زۆر گەورە بوو. کاتێک کە لە مزگەوت دەرەچوو دەستی کرد بە گریان. ئەیان فەرموون بۆچی ئەگری ئەی سەفوان؟ ئەترسم ئەمە ئاخر نوێژمە، جارتر نێم بۆ مزگەوت، حەزم لە مزگەوتە، ئەترسم ئەمە ئاخر نوێژمە لە مزگەوتا کردومە، هەموو نوێژێکە لە مزگەوت دەرەچووە گریە. ئەترسم جارتر نەگەڕێم بۆ مزگەوت، چونکە حەزم بە مزگەوت و عیبادەتە. ئەم پیاوە بەڕێزە ڕەحمەتی خوای لێبێ، ئەو پیاوەتی حەزەکەم بیبینم، چونکە من بینیم چووە بەهەشتەوە. پرسیارم کرد بە چی شتێک چوویتە بەهەشتەوە ئەی سەفوان؟ وتی بە جلێکی بەری خۆم پۆشاکێکم لەبەردا بودام بە فەقیر و بە هەژارێک. کاتێک کە پرسیار لە ئیمامی سەفوانی کوڕی سولەیم کرا
بەسەرهاتی ئەو جلەمان بۆ باسکە ئەو پۆشاکی کە بەخشیت بە فەقیر و هەژارێک فەرمووی شەوێکی زۆر سارد بوو لە مزگەوت دەرچووم تەماشام کرد پیاوێک جلوبەرگی لە بەرانیە بەو سەرمایە جلەکەی خۆم داکەندام بەو پیاوە وەڵڵای بەسەوەش کرد بەهۆی ئەوەی جلێکی پۆشاکێکی بەخشیە کەسێکی فەقیر و هەژار خوای گەورە بەهەشتی بەنسیب کرد بەهەشتی کڕی بە پۆشاکێک کردێ بەری فەقیر و هەژارێک پۆشاکەکەی بەری خۆی بۆی ئەوەی کە دەیدەی بە فەقیر و بە هەژار قەرزێکە داوتەوە بە خوای گەورە دڵنیا بە ڕۆژێک دێ پاداشتەکەی وەردەگریت وەڵڵاهی ئەوەی کە تۆ دەیبەخشی ئەو پارە پوولەی کە دەیبەخشی بە فەقیر و بە هەژار بە سەدەقە و زەکات واللهی ئەو پارەی تۆ نافەوتێت بەڵکو تۆ دەینێری بۆ شوێنێکی تر لە دنیا دەینێری بۆ قیامەتی خۆت نافەوتێ پارەکەت دینار بە دینار کە لەبەر خاتری خوابەخشیوتە یا دینار بە دینار کە تۆ حتا لە قورئانە زەکات بە سەدەقە ناوبراوە ئەو سەدەقە ئەو زەکاتی کە دەری ئەکەی ئەیدەی بە خەڵکی فەقیر و هەژار ئەوانەی کە نەفسیان بەرزە ئەوانەی کە بەڕاستی فەقیرن هەر کەسێک لە ئێمە کۆمەڵە فەقیرێک دەناسین بەڵام یەک خاڵێکەی پێویستە ئاگاداری بن ئەو کەسانی کە بەدوای ماڵی فەقیر ئاگەڕێن چۆن داوای ژنەکەی بڕۆ ئاوا پرسیار بکە بزانە ئەم ماڵە شایستەی ئەوەیە چونکە ئاگادار نەبی چاک داخ دەکەن خەڵکانێکەیە فەقیر نین بەس هەر داوای پارە دەکەن بۆیە بگەڕێن منیش و ئێوەش کۆمەڵە ماڵێکی فەقیر دەناسین شایانی ئەوەن حیشە شایانی ئەوە نییە 1000 زەکاتی بدەیتە چونکە پێی ناشی لە حەدیثێکی صحیح داتووە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ سەدەقە و خێر حتا زەکاتەکەیش بە هەمان شێوە گەرمایی ناڕەحەتی ناو قەبر و قیامەتت ناهێڵێ إن الصدقة لتطفئ عن أهلها حر القبور ئەگەر پێت خۆشە ناو قەبرەکەت گەرم و ئاگر نەبێ ئەگەر پێت خۆشە قیامەتت ئاگر و دۆزەخ نەبێ هەندێ پارە بنێرە بۆ قیامەتی خۆت بینێرە بۆ ئەو دنیا چونکە ئەو پارەی کە لە دنیادا دەیبەخشی بە زەکات و بە سەدەقە بە ئیزنی خوا گەرمی ناو قەبرت ناهێڵێ گەرمی دۆزەخ لە تۆ دوور دەخاتەوە واتە دەتخاتە بەهەشتەوە هۆکارێکە بۆ چوونە بەهەشتی تۆ کەواتە بەکەمی مەزانە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە دوای ڕەمەزانیش بەپێی توانای خۆت ئەوەی توانات هەیە قسووریتیان مەکە گەنجێک دەڵێ باوکم وەفاتی کرد ڕەحمەتی خوای لێبێت باوکم هاتە خەوم تەماشام کرد لەگەڵ کۆمەڵێک مناڵی دراوسێمانەیە هەندێک دراوسێمانە بوون مناڵ هەتیو باوکم لەگەڵ ئەو منداڵانەدا بوو لە خەومدا مناڵەکان ئاوی ساردیان دەهێنا دەیان کرد بەسەری باوکمە باوکیشم لە خۆشیە پێ ئەکەنی ئەوەندە دڵی خۆش بوو لەگەڵ مناڵەکانە بوو یاری دەکرد کۆمەڵێ مناڵی هەتیو ئەڵێ بەلامە زۆر سەیر بوو باوکم زۆر دڵخۆش بوو هەر پێ ئەکەنی مناڵەکانیش دەناسم هەتیون دوایەوە خەبەرم بۆ هاتم لای مامۆستایەک پرسیارم لێ کرد وەڵی باوکم ئاوها بینی و لەگەڵ کۆمەڵە مناڵێکی هەتیوە لە خەومدا وتی بڕۆ بزانە نهێنی نێوان ئەم مناڵانە باوکت چییە نهێنێکە چییە بیدۆزەرەوە چوون بۆ ماڵەکە پرسیارم کرد ئێوە باوکی من دەناسن فڵان کەس وتیان بەڵێ وتی پێم خۆشە بزانم لە نێوان من و باوک ئێوە باوکمان چی شتێک هەبووە حەزەکەم بزانم چونکە باوکم بەم شێوەیە بینی لەگەڵ ئێوە یاری ئەکرد و ئاوتان ئەکرد بەسەریا ئاوی سارد ئەویش زۆر دڵخۆش بوو پێ ئەکەنی لە خۆشیە نهێنی نێوان باوکم و ئێوە چییە مناڵەکان لەگەڵ دایکە کە بێوەژنە وتیان وەڵڵاهی باوکت هەموو مانگی کرێ خانۆکەی بۆمانەدا بەڵام کەس نەیزانی ئەوی با کەس نەزانێ 8,000 نارەبەخشی و پۆز لێدا ڕسم بگرن علاگەیەکم پێ ڕسم بگرن کیسەی برنج پێ ڕسم بگرن ئەوە نا مناڵەکانی نەیانزانی و ئەم پیاوە بە ڕێزە ڕەحمەتی خوای لێبێ هەموو مانگی کرێ خانۆکەیان بۆ دات دەی کاکە ئێوە زەکاتان هەیە کۆمەڵە ماڵێکی فەقیر هەیە داماون زەکاتەکەتان مەدەن بە نەفەرێک من قەت لەگەڵەوانیم تۆ چی زەکاتی بدەی بە نەفەرێ باشە من پرسیاری بۆ ئێوە دەهێنمەوە 5 نەفەر 10 نەفەر هەیە
بۆ نمە دە ماڵ هەیە کرێچین باشە تۆ ماڵێکیان کە خانوویەکی بۆ بکڕی ڕزگارێکی لە کرێچێتی باشە دڵی یەک نەفەر خۆشکە یا ئەم دە نەفەرە بڵێ فڵان کەس حتا ساڵێکی تر ڕەمەزان کرێخانەکەتان لەسەر من کاتە تۆ دە نەفەر لە کرێچێتی ڕزگار کرد چونکە ئیتر بێخەمە خەمی کرێخانووی نییە بۆیە لە جیاتی ئەوەی نەفەرێک ڕزگارکەی دڵخۆشکەی چەند نەفەر دڵخۆشکە بەڵام بۆش ناڵە بشێکی 10,000 بێتەوە نا کابرا سێکی 5 ملیۆنی پێ چێدا 2 نەفەر 2 نەفەر نا دە 15 نەفەر 20 نەفەر دڵخۆشکە با چەند ماڵێک نقصانێکیان بۆ دەبر بێ یەک نەفەر دڵخۆش مەکە ئەوە کەشی چاوی ئاوە سەیری تۆ بکە و سەیری خەڵکی بکات بۆیە ئەوەی کە دەینێری بۆ قیامەتی خۆت ئینشاءالله ناخۆشی و ناڕەحەتی ناو قەبر نایەڵێ واللهی خزمەتکردنی فەقیری ڕاستەقینە بە سەدەقە و بە زەکات واللهی عیبەی تیان نییە واللهی شانازی و فەخرە واللهی بەپێی حەدیث پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو خزمەتەی کە بە فەقیر و هەژاری دەکەی کیسەیەکت پێیە گونەیەکت پێیە عەلاگەیەکت پێیە دەیبە بۆ ماڵی فەقیر و هەژار واللهی خوای گەورە بە جیهاد و بە شەو نوێژ و بە ڕۆژوو بۆ تۆی دەنووسێ بۆیە بە کەمی مەزانە پێت عیب نەبێ شتێکت پێبێ بۆ ماڵی فەقیر و هەژارێکی بەرێ کە ماڵی فەقیر و هەژار بێت ئەوە جیهادێکی زۆر گەورەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحيح بخاري هذا فرمي الساعي على الأرملة والمسكين أو كسي خزمتي آفرتي بوجندك أو بوجنانيك فقيرا لقل أو كسي كأروات خزمتي خلقي فقير وهجاركت أفرمي باداشتكي چيا كالمجاهدي في سبيل الله وكو كسيك واي لبيناو خوادا جهاد كان لبيناو خوادا والله ئەو ڕۆشتنەی تۆ بۆ لای فەقیر و هەژار خوا بە جیهاد و تێکۆشان لە پێناو خۆیدا بۆ دەنووسێ وەدەفەرمێ وەکەلقائیم لا یەفتر وەکەالصائیم لا یفطر ئەو ڕۆشتنەی تۆ ئەو خزمەتەی کە فەقیر و هەژار و هاتی و بێوەژنی پێ دەکەی خوای گەورە و میهرەبان بە شەو نوێژ بۆ دەنووسێ بەڵام چ شەو نوێژێک پیاوێک هەر شەو نوێژ کا و هیلاک نەبێ چی پاداشتێکی هەیە تۆ ئەو پاداشتە دەسەکەوێت وەکو کەسێک وایە بەردەوام بە ڕۆژوو دەبێت نەک هەر ڕەمەزان غەیری ڕەمەزانش هەر ڕۆژوو دەگرێت هەر ڕۆژوو دەگرێت کەواتە واللهی کاتێک کە تۆ دەچتە ماڵی فەقیر و هەژارێک لە دوای ڕەمەزانیش یاخود پارە ئەدەی بە کەسێکی سیقە بیدا بە کۆمەڵە ماڵێکی فەقیر و هەژار واللهی ئەو بەخشینەی تۆ جیهادە شەو نوێژە ڕۆژوو گرتنە نان دەخۆی نیوەڕە خوای گەورە ڕۆژەکەت بە ڕۆژوو بۆ دەنووسێت شەو خەوتویتە خوای گەورە بە شەو نوێژ بۆ دەنووسێت بەڵام بەو مەرجەی خزمەتی فەقیر و هەژار بکەی بۆیە خزمەتکردنی فەقیر و هەژار فەخر و شانازیە عیبە نییە چونکە ئەوەی کە خزمەتی فەقیر و هەژاری کردووە زۆر لە ئێمە بەڕێزتر و بە شەخسێتر بووە ئەزانی کێ بوو خەڵکێکی زۆر یەکێک لەوانە ئیمامی ئەوبەکر و ئیمامی عومەر بوو ڕەزای خۆیان لێبێت ئێمە چین هەتا لە خۆمان بایبین لە بەرامبەری ئەو پیاوە بەڕێزانەدا ئیمامی ئەوبەکر ڕەزای خوا لێبێت کە لە نوێژی بانی دەرئەچوو ئەڕۆژ بۆ شوێنێک ئەڕۆژ بۆ شوێنێک بەڵێ بەردەوام ئەوە ئیشی بوو دەڕۆشتە شوێنێک و دوایی دەهاتە و دەچووە ماڵێکەوە ئیمامی عومەر ڕەزای خوا لێبێ فەرمووی حەزەکەم بزانم ئیمامی ئەوبەکر لەو ماڵە چی دەکا ئەڵێ ڕۆشتمە ماڵەکەوە تەماشا دەکەم پیرێژنێکی لە ماڵەوەیە پیرێژنێک لە ماڵێکدایە لە خانوویەکدایە بە تەنیا پیرێژنێکی نابینا چاوی نابینی ئەمە یەک دووەم لەسەر جێگا کەوتۆ توانای هەڵسانی نییە بێ خزمەت کرێ بێ کەسیش وتم دایەکیان ئەو پیاوە چیە دێ بۆ لای تۆ بەڵام نەیوت ئەمە خەلیفە ئیماندارە ئەوە بەکرە ڕەزای خوای لێبێ وتی وەڵی دێ بۆ لام خزمەت مەکە خواردن مەداتێ شتم بۆ کات ناو ماڵم بۆ گسکەدا هەموو شتەکانم بۆ تەرتیبەکە و ئەمجا لی دەدا دەڕوات بەڵێ ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ دەستەکا بە گریان ئیمام ئەوبەکر ئاوا دەکا بۆ تۆ پێت عیبە خزمەتی فەقیر و هەژارکەی پێت عیب نەبێ بەس فەقیر و هەژاری ڕاستەقی نەبێ کاتی ئیمام ئەوبەکر ڕەزای خوا لێبێ وەفاتی کرد ئەم ئافرەتش نازانی ئەم پیاوە خەلیفەی ئیماندارانە خزمەتیەکە ئیمامی عومەر ڕەزای خوا لێبێ وتی وەڵڵاهی ئەوەی ئەبوبەکر گردی منی شەیکەم ڕۆشت بۆ لای ئافرەتەکە پیرێژنەکە کە نابینایە و چاوی نابینە و پەککەوتەیە بەڵێ خواردنی دا پێی
چاوی نابینێ وتی هاوڕێکت کووە مەبەستی ئیمامی ئەو بەکر ڕەزای خوا لێبێ وتی بۆچی پرسیاری دەکەی وتی وا هەستەکەم مردووە تۆ ئەو نیت وتی چۆن نەزانی من ئەو نیم وتی ئەو کاتێک کە خورمای ئەدا پێم ناوکەکەی بۆ دەرەکردم بەڵام تۆ بە ناوکەکە و دەم دەیتێ بۆیە وەڵای ئەو پیاوە لە ناو چووە ئەو پیاوە نەماوە چونکە ئەو خورماکە ناوکەکەشی بۆ دەرەکردم بۆیە ئەزانم تۆ ئەو کەسە نیت بۆیە خزمەتی فەقیر و هەژار فەخر و شانازیە عیبە نییە بەڵام کەسێ فەقیر و هەژاری ڕاستەقی نەبێ بۆیە دەوڵەمەنەکان ئەوانەی کە حاڵتان باشە ئێستا و دوای ڕەمەزانیش ماڵە فەقیرەکانتان نەبیر نەچێ هەر کەسێک لە ئێمە دەیەها ماڵی فەقیر دەزانین بابەشیان بدەین یارمەتیان بدەین یا ربی خوای لە گوناهکارمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ربی خوایە بە خزمەتکاری ئەم دینە پیرۆزە و فەقیر و هەژارەکان قبوڵمان کەی ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خۆشەویستان خێر و سەدەقە بکەن مانگی ڕەمەزان و دوای مانگی ڕەمەزانیش زەکات بدەن بە فەقیر و بە هەژارەکان ئەوەی کە هەتانە ئەگەر کەمێکیش بێ بە کەمی مەزانە خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی بخاری مسلمدا دەفەرمێ هەر کەسێک لەتێ خورما ببەخشێ یەک لەتر خورمایە تەواویش نیو خورما ببەخشێ لە کەسابەتێکی حەڵاڵ پاک خوای گەورە ئەوەی پاک نەبێ قبوڵی ناکات یەک لەتە خورما ببەخشە لە پێناو خوادا لە کەسابەتێکی حەڵاڵ خوای گەورە بەدەستی ڕاستی خۆی لێت وەرەگرێت پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم خوای گەورە پاشان ئەو لەتە خورمایە بۆ تۆ گەورە ئەکا هەتا بەقەدی یەک شاخێکی گەورەی لێت یعنی وەڵڵاهی کەسی وایە لەتە خورمایەکە بەخشێ خوای گەورە ئەو لەتە خورمایە وەکو کێوی ئوحود بۆ لێەکە ئەوەنە گەورەی دەکاتەوە جاوە چەند ملیار و تریلیۆن خورمای تیا دەرەچێت مەگەر خوا بزانێت چەندێ دەرەچێت هەر باس ناکرێت هەر ناژمێررێ بەس خوای گەورە خۆی دەزانێت چۆن پاداشت دەداتەوە بۆیە بە کەمی مەزانە ئەگەر لەتە خورمایەکش و پێغەمبەری خوا فەرموویە صلی الله عليه وسلم خۆتان لە ئاگر بپارێزن ئەگەر بە لەتە خورمایەکیش بوو بە کەمی مەزانە کەواتە خێر و سەدەقە هەر چەندێک کەم بێ هەر بە کەمی مەزانە لای خوای گەورە گەورەیە بەڵام بەو مەرجەی نیەتت پاک بێ و پۆزی پێوە لێ نەدەی فەقیر و هەژارەکە دەڕۆیتە بەر دەرگاکەی بیدەری و پێویست ناکە ڕەسمی بگری ڕەسمی ناوێت بۆچی ئەگری ئەمڕۆوە ماڵماندا مەیکە شتی وا مەکە بۆ خوا بیکە و با بڕوات بینێرە بۆ ژیانەکەی ترت هیچ قیمەتێکی نییە من بزانم تۆ خەریکی خێر و سەدەقەی تەنها ئەو کەسە فەقیرە با بزانێ ئەگەر کەسێکی لە کۆڵانەکە بینی و دەسەڵات نییە چونکە تۆ ناتوێت بەڵام پێویست ناکە لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی بکەیتەوە قەی ناپێ وەڵا کاکە با خەڵک تەشجیعکەم نا ئەو تەشجیع مەکە تۆ شتێک کەم کە لەتە خورمایە ببەخشە بۆ خوا و بینێرە خوای گەورە بۆ تەکاتە کێوی ئوحود بەرەو ژووریش گوێ مەدە بۆی خەڵکی ئەزانێ نازانێ پێویست ناکە لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتووە خۆشەویستی خوا فەرموویە صلی الله عليه وسلم یەک دەرهەم پێشی 100,000 دەرهەم کەوت چۆن پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم پیاوێک 2 دەرهەمی هەیە چۆن دەڵێ 2 دیناری هەیە ئەڕوا دانەیەکیان نەبەخشێ و دانەیەکیان بە خۆی گلەداتەوە پیاوێکیش ماڵێکی زۆری هەیە سەرۆت و سامانێکی زۆری هەیە ئەڕوا لە ماڵەکەی 100,000 دەرهەمە بەخشی ئەم یەک دەرهەمە ئەو 100,000 بەڵام ئەم دەرهەمە چونکە ئەو کەسە نیوەی ماڵەکەی بەخشیوە دوایەوە نیەتی پاکە بۆ خواوە ئەو کەسەش کە وەریگرتۆ زەڕور بووە تەماشا دەکەی پێشی 100,000 دەرهەمە داتەوە وەڵا جاری وایە 1000 دینارە پێشی 100,000 دینارە داتەوە 100,000 دینار جاری وایە وەڵی گەڵایەک دەبەخشی پێشی 100,000 گەڵا ئەداتەوە گرنگ ئەوەی نیەتی خۆت پاکەرەوە بۆ خوا هەر چیەکت بەخشی بە کەمی مەزانە دەرهەمێکە خوای گەورە ئاوا گەوری دەکاتەوە جاری وای ئینسانی یەک گەڵایەک دەبەخشێ لە پێناو خوادا خوای گەورە خێر و پاداشتی 10 دەفتەر پارەی بۆ نووسێ 10 دەفتەر بۆ یەک گەڵایەک
بەڵام دایەتی کەسێکی مستحق و فەقیر و شایەنی بووە تۆ بە گەڵایە خوای گەورە یعنی ئەوەنە 100,000 گەڵات بۆ بنووسێ کە دەکاتە 10 دەفتەر بە کەمی دەزانی بە کەمی مەزانەوەی کە لە پێناو خوا دەیبەخشی. ئەگە پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە سێبەرێکت هەبێ کاتێک کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم خۆر دێتە بانسەری خەڵکی عارق دەکە. ئەگەر پێت خۆشە لە ڕۆژی قیامەتە سێبەرێکت هەبێ و عارق نەکەی ئەوە ببەخشە هەم سەدەقە و هەم زەکات. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس. هەموو مرۆڤێک لە ژێر سێبەری خێر و سەدەقەکەیدایە حتا حکمی نێوان خەڵکی دەکرێ واتە لە ساحەی مەحشەرا تۆ کێشت نییە تۆ لە سێبەری خێر و سەدەقەکەی خۆتای ئەو سەدەقەی کە لە دنیادا کرد ئەو خێر و زەکاتی کە لە دنیادا بەخشیت بە ئیزنی خوا دەبێتە سێبەرێک بۆت لە ناخۆشی و ناڕەحەتی قیامەت ڕزگارەتەکە بۆیە دڵخۆش بەوەی کە فەقیر و هەژار خزمەتەکەی دڵخۆش بە چونکە دەبێتە سێبەرێک بۆ قیامەتت. بۆ یەکێک لەو کەسانەی کە حەدیسەکە ڕیوایەتەکە ناوی ئەبول خەیرە زانایەکە ڕەحمەتی خوای لەبێ ئەفەرمێ دوای بیستنی ئەم حەدیسە کە خۆی ڕیوایەتی کردو و دەیگێڕێتەوە هیچ ڕۆژێک نەبوو ئیلا خێر و سەدەقەیەکی دەکرد. ئەگەر نانێک وایە دەیبەخشی ئەگەر یەک سەلک پیاز وایە دەیبەخشی پیاز بە کەمی نەزانی ئەمڕۆ پیازێکم بەخشی بە کابرایکی فەقیر ئەمڕۆ نانێکم بەخشی بە کەمی مەزانە لەوانەیە خوای گەورە یەک نانێکت بۆ بکاتە 1000 نان و 100,000 نان بە کەمی مەزانە 1,000 خوای گەورە دەیبەخشی لە پێناو خۆیدا بە ئیزنی خوا بۆ دەکاتە 700,000 بەلای نیکەمەوە کەواتە بە کەمی مەزانە بەشی فەقیر و هەژارێک بدەیت دینارێک 1000 دینار دەخەیتە دەستی فەقیرێکەوە بە کەمی مەزانە 1000 دینار دەخەیتە سنووقێکی مزگەوتەوە بە کەمی مەزانە ئەو 1000 دینار خوای گەورە بە 100,000 بۆ تەنووسێ بە ئیزنی خوا بە 700,000 بۆ تەنووسێ دەوڵەمەنە خوای گەورە سەخیە. لە کۆتاییدا دەڵێم ئەی ئەو کەسانی کە نەخۆشن یاخود نەخۆشیتان هەیە نەخۆشتان هەیە لە ماڵەوە ببەخشن خێر و سەدەقە بکەن چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئامۆژگاریەکمان دەکات. ئەفەرمێ لە حەدیثێکی صحیح تەرغیبە دەفەرمێ داوە و مەرضاکم بالصەدەقە عیلاج و چارەسەری نەخۆشەکانتان بکەن بە خێر و سەدەقە عیلاجی بکەن. یەکێک لە داعیەکان و بانگخوازەکانی ئەم سەردەما محەممەد حەسان ناویمان بیستووە دەڵێ وەڵڵاهی پیاوێک هات بۆ لام مامۆستای زانکۆیە وەڵڵاهی بۆ خۆمی گێڕایەوە وتی مامۆستا نەخۆشیێکی دڵم توش بوو هەندێک لە دەمارەکانم گیرا وتیان بەخوا بێ نەشتەرگەری دڵت بۆ بکرێ فەتحی سەدر ئەڵێ منیش پارەم زۆر بوو چوون بۆ لەندەن بۆ بەریتانیا لەوێ دکتۆرەکان فەحسێ زۆریان بۆم کردوتیان هیچ حەلێکت نییە ئەبێ بە زووترین کات نەشتەرگەری دڵت بۆ بکرێ نەشتەرگەری دڵ. ئەڵێوتم کاکە گیان کۆمەڵێ ئیش و کارم هەیە وەسیەتم هەیە ئەگەڕێمەوە بۆ وڵاتی خۆمان بۆ میسر لە شاری مەنسوورە 3 ڕۆژی تر دێمەوە ئاساییوتیان بەڵێ ئەو دەرمانانە وەرگرە و بڕۆ وەرە بە زۆرەوە ئەبێ نەشتەرگەریت بۆ بکرێ. ئەڵێ هاتمەوە بۆ ماڵ لەگە برادێکمان وەساو نە بازاڕە بەرامبەری دوکانێکی قەساب گۆشت فرۆشێ تاماشام کرد قەسابەکە گۆشت وردەکە کە گۆشتەکە وردەکە لە باندارەکە هەندێ پارچەی لێ ئەبێتەوە پارچەکە ئێسقانە گۆشتە بەزە چیەکەوێتە خوارەوە چەوری ئەڵێ پیرێژنێکی وەستا بوو لای قەسابەکە ئەوەی کە دەکەوتە خوارەوە هەڵێک توی کرد ناو نایلۆنێکەوە ئەوەی کە فڕێدا جارە پارچەی بچووک بچووک کاتێک گۆشت وردەکەی پارچەی لێ بێتەوە ئەڵێ ئەم پارچانەی ئەخسە ناو کیسێکەوە ئەڵێ مڕی ڕۆشتم بۆ لای وتم دایە گیانەوە چێکەی تۆ وتی وەڵڵاهی 6 کچی هەتیوم هەیە دەمێکە گۆشتیان نەخواردەوە ئێستا هاتوومە ئەم پارچانە کۆکەمەوە بۆ ئەوەی بی بەم شتێکیان بەمێ. ئەڵێ منیش بەڕاستی دەستم کرد بە گریان بە کابرای قەسابم وت 2 کیلۆ گۆشتی جوان بکێشە بۆ ئەم دایە و پێشم وت هەتاکو 1 ساڵی تر هەموو ڕۆژێک هەموو هەفتەیەک عەفو
هەفتەی جارێک ئەم دایکە دێ بۆ لای تۆ ئەم خوشکە بەڕێزە دێ 2 کیلۆ گۆشتی ئەدێتە ئەو پارەی ساڵەکە چەندێک ئەوتی ئەوەندەکە ئەو پارەی 1 ساڵێک بەڵام هەموو هەفتەیەک واتە 52 جومعە 52 هەفتە ئەوە پارەی چۆن دەڵێی 104 کیلۆ گۆشت نەقت پارەکەمدا بە کابرای قەساب هەموو هەفتەیەک ئەم خوشکەتی 2 کیلۆ گۆشتی ئەدێتی بۆ ئافرەتەش وت هەموو هەفتەیەک وەرە 2 کیلۆ گۆشت بەرە ئەڵێ ئافرەتەکەش چووە سەر ئەژنۆ دوعای خێری زۆر بۆم کرد زۆر پاڕایەوە لە خوای گەورە ئەڵێ وەڵڵاهی لە ژیانمدا ئەوەندە نەگریاوم زۆر گریام دڵخۆش بووم کە فەقیرێکی ئاوا خزمەت دەکەم بەڵێ دەڵێت هاتمە ماڵ سوبحان الله سێرگەم تەندروستیم گۆڕا ئەم پیرێژنە دوعای خێری بۆم کرد دوعای خێری فەقیر بەکەم مەزانە بەخوا فەقیری ڕاستەقی نەبێ بەخوا دوعات بۆ بکە بە ئیزنی خوا دوعای قبوڵە چونکە فەقیر خوای گەورە خۆشی دەوێ فەقیری ڕاستەقینە ئەڵێ هاتمە ماڵ دایک هاتمە ئەو دایکە خزمەتیم کرد ئەو ئافرەتە بێوەژنە هات ماڵ کچەکەم لە زانکۆیە وتی باوە گیان دەموچاو زۆر جوانە دەموچاوت گۆڕاوە تەندروستیت گۆڕاوە بەس ئەڵێ وەڵای قووەتێکی زۆرم بە دروست بوو هێزێکی زۆرم بە دروست بوو پێشتر زۆر لاواز بووم تااقەتم نەما بوو ئەڵێ مامەستا بەڕێزەکە دەڵێ کچەکەم وتی باوە گیان چیەوە دەموچاوت جوان بووە تەندروستیت باش بووە حاڵ و مەسەلەکەی خۆم باس کرد بووی ئەڵێ کچەکەم دەستی کرد بە گریان وتی یا ڕەبی خوایە لێت ئەپاڕێمەوە یا ڕەبی خوایە چۆن دڵی ئەو فەقیر و هەژارەت خۆش کرد خوای گەورە دڵی تۆش خۆشکە یا ڕەبی خوایە شیفای باوکم بدەی مادەم دڵی ئەو پیرێژنەی خۆش کرد لەگەڵ ئەو کچانە ئەڵێ گەڕامەوە بۆ لەندەن فەحسیان بۆم کردەوە دکتۆرەکان سەیری یەکتریان کراوە ئەوە سەیری یەکتریانە کرد بوتم چییە وتیان تۆ چیت کردووە والله یەک عیبت نەماوە پێویستە بە عەمەلیاتیش نییە عەمەلیاتت ناوێ نەشتەرگەری دڵت بناوێ دەمارەکانت هەمووی کراوەتەوە تۆ چیت کردووە ئەڵێ وتم والله تاجرت مع الله فشفاني الله والله بازرگانیم لەگەڵ خوادا کرد خوا شیفای منیدا والله خێر و سەدەقە بەپێی قورئان بازرگانیە لەگەڵ خوادا کێ پێی خۆشە ئەو بازرگانیە لەگەڵ خوادا بکە با یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە بۆیە ئەن نەخۆشتان هەیە خۆتان نەخۆشن خەڵک نەخۆشە خانەوادەکەت نەخۆشە خێر و سەدەقە بکەن دوای مانگی ڕەمەزانیش ئەگەر بە پارەیەکی کەمیش بێ فەقیر و هەژارەکەتان لەبیر بێ ئەگەر 2 کیلۆ فاسۆلیات بۆی کڕیوە ئەگەر کیسێ برنجە ئاگات لێیان بێت لەبیریان مەکەن ئامانەتی ئێوە فەقیرە ڕازگۆکان فەقیرە ڕاستەقینەکان نەک ئەوانەی کە پیشیان بۆتە سوالکردن و پارەپایاکردن اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجماعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوشكان من بدي بتعيبتي أواني دعوة دعاء خيريان كدو يا ربي خواه هيمني وآرامي ولات من بباريزي خواه يان حالي فقير كان من باشكي ئەوانەی قەرزاریان بۆ دەبرکەی ئەوانەی نەخۆشن لە نەخۆشخانە و لە ماڵەکان خوای شیفایان بدەی ئەوانەی خەمبار و بێتاقەتن کێشیانێ خوایە بۆیان ئاسانکەی و ڕەحمیان لێ بکەی دڵخۆشیان کەی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين